بڕیار تا ئێستا ئەوەیە کە چواردەی مانگ پەرلەمان کارا بکرێتەوە و ئومێد دەکەین کە هەر پێنجلایەنەکە هەموو بەشدار کە پێنجلایەنەکە بەشدار بن و کاتە پرسی دەستەی سەرۆکایەتی هەروەکو خۆی هیچ قسەیە لەوبارەی هەڵنان. ئێمە بەڵێ ئێمە هەر لە سەرەتاوە یعنی هەمیشە لەگەڵ ئەوە بووین کە پەرلەمان کارا بکرێتەوە، بەڵام تاکیدیشمان کردوتەوە لەسەر ئەوەی کە هەموو لایەنەکان پێکەوە بەشدار بین لە کارکردنەوەی پەرلەمانە. ئێستش کە هەوڵەکان نزیک بوونەتەوە لەوەی کە هەموو لایەنەکان بەشدار بن، ئومێد دەکەین کە ینی سبەینی هەمومان بەشدار بین. بەڵێ فراکسیۆنی یەکگرتوو بەشداریە. هێشتا ئەو مۆزوعە نهاتۆ دەکرایەوە، جارێ هەر ئیشەکە لەسەر ئەوەیە، باس لەسەر ئەوەیە کە هەموو لایەنەکان بەشدار بن لە کارکردنەوەی پەرلەمانەوە. باسی ینی پێگاتەی دەستی سەرۆکایەتی چۆن نابێت شتێکی لەبارەوە نەکرا. لە پەرلەمانێکە لە ئیشەکانی پەرلەمان ئەوەیە کە ینی بە شێوەیە کە بگونجە بۆی پشتیوانی پشتگیری بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم دەکات.